سڵاو بە ناوی خوددا بەخێر بێن بۆ KBO ڕیکاپس. دەزانین ماوەی زۆرە بێ بەشمانکردنی لە ڤیدیۆکانمان و دەنگمان نەبووە بە نزیکی ئەوە دەبتە ساڵک، بەڵام ئەوە تاین و KBO دووبارە گەڕایەوە بە گروپینەکی بەهێزتر لە زاران. ئەگەر بینەری کۆنیت خۆشحاڵین بە دووبارە بینینەوەت و ئەگەر یەکەم جارشە ڤیدیۆکانمان دەبینیت ئەوە بەخێر بیت. با بگەڕێینەوە بۆ ساڵی 2022. کاتێک KBOمان دەست پێ کرد کۆمەڵە برادەرێک بووین لە زانکۆ، هەمومان لە بەشە ناوخۆی دەماینەوە و حەز و خولیامان لۆ سینەما و دەمەتەقێمان دەربارەی فیلمەکان و ڕوونکردنەوەی ڕووداوی ناو زنجیرەکان وەی کرد دەست پێ بکەین و یەکەم ڤیدیۆ خۆمان لەو ساڵە بڵاو کردەوە. ڤیدیۆ دوای ڤیدیۆ هاندان و خۆشەویستی ئێوەی بینێر بۆ پاڵنەرەك بۆ بەردەوام بوونمان، تاوەکو زانکۆ تەواو بوو هەریەکەمان گەڕاینەوە شاری خۆمان، دەستمان کرد بە ئیش و کار و ئیدی مەژغوڵی ژیانی خۆمان بووین. ئەوەش هۆکارە بوو کە لە KBOی دوورخستینەوە، بەڵام لەلایمە KBO لەوە گەورەتر بوو کە کۆتایی پێبێتە دڵمان. بۆیە لە دەستپێکی ئەمجارە چێژ و تێڕوانینێکی نوێی سینەمایی بۆ ئێوەی بینەر دروست دەکەین. من نارۆم، خاوەن بیرۆکە و دامەزرێنەری کەناڵەکە لەگەڵ هاوڕەکانم. هەر کارێکی ڤیدیۆ و گرافیک ئەبینن من ئەیکەم. من زانکۆم نووسەری ناوڕۆک و هاوژانی فیلم و زنجیرەکان هەرکی منە. منیش لۆژان لوقمانم، زۆرنی ڕێکاپی فیلمەکان کە پێویستی دەبن دەنگی منە. ئەمنیش محەممەد کەریمە، ئەو دەنگی ئێستا گوێتان لێیە دەنجی منە. دەتانین بڵین لەگەڵ لۆژان بەیەکەوە دەنجی کەناڵی KBOین، هەروەها لەگەڵ نەهرۆش دامەزرێنەری کەناڵەکەم. اینجا با بێین باسێکی داهاتووی کەناڵەکەتان بکەین. بە هەمان شێوەی جاران ڕیکاپکردنی فیلمەکان بەشێکی سەرەکی دەبێتن لە ناوڕۆکەکانی KBO، لەگەڵیشیدا چەندین بابەتی تازە دەبینن، لەوانەش بڕگەی پێشنیاری فیلم و زنجیرەکان، شیکردنەوەی ورد لە بۆیان، هەروەها باسکردنی کارەکتەرەکانی ناو فیلم و زنجیرەکان و چەندین ناوەڕۆکی جیاواز. لە یادیشتان نەچیت هەموو کات لە کۆمنتی پێشنیار و ڕای خۆتانمان لەبۆ بەجێبێڵن، چونکە دڵنیا بن بە گرینگەوە گوێتان لەبۆ ڕادەگرین. KBO ڕیکاپس دەست پێ دەکات.